سێ ساڵی 1970 کۆچی دوایی سەرکردەی باڵای شۆڕشیێران ئیمام خومینی لە تەمەنی 87 ساڵیدا. خومینی لە دایکبوون و مردنی لە شاری تاران بووە. ناوی تەواوی ڕۆحوڵڵا کوڕی موستەفا کوڕی ئەحمەد موسەوی خومینیە. ئەو نووسەر و مەرجەع و ڕابەری ڕوحی شیعەیە. هەروەها خاوەن و هەڵگرسێنەری شۆڕشی ئیسلامی ئێرانە لە ساڵی 1979 دا بەسەر حەمە ڕەزاشای ئێراندا. خومینی باهوی کاریگەریەکەیەوە دەستگای ساواک تەنگی پێ هەڵدەچنن و دووری دەخەنەوە بەرەو شاری نەجەف لە عێراق و پاشتریش لەوێوە بەرەو کوێت و تورکیا و لەوێشەوە بەرەو فەڕەنسا. خومینی پەیام و سەرنجەکانی خۆی لە ڕێی کاسێتەوە دەنارد بۆ لایەنگرانی خۆی و ئامادە و ئاڕاستەی دەکردن بۆ شۆڕش، بۆیە بە شۆڕشەکەشی دەگوترێت شۆڕشی کاسێت. سێ ساڵی 2001 کۆچی دوایی ئەکتەر و دەرهێنەری ئەمریکی بەناوبانگ ئانتۆنی کۆئین لە تەمەنی 86 ساڵیدا کە لە فیلمی شێری بیاباندا ڕۆڵی عومەر موختار و لە فیلمی ڕیسالەدا ڕۆڵی حەمزەی کوڕی عەبدولموتەلیبی بینی. ناوبراو ساڵی 1950 لە باوکێکی ئیرلەندی و دایکێکی مەکسیکی هاتووەتە دنیاوە. لە سەرەتای تەمەنیەوە ئاشنا دەبێت بە کاری سینەما و تا کۆتاییەکانی تەمەنی لەو بوارەدا دەمێنێتەوە و لە چەندان فیلمی سینەمایی ناسراودا بەشداری دەکات. هەر لەو بوارەشدا خەڵاتی ئۆسکار بۆ باشترین ئەکتەر وەردەگرێت. سێ ساڵی 2016 کۆچی دوایی پاڵەوان و یاریزانی بۆکسێنی جیهانی محەممەد عەلی کلای لە تەمەنی 74 ساڵیدا و بە هۆی نەخۆشیەوە. ناوی تەواوی کازیەس مارسیلۆس کلایە. دوای مسلمانبوونی ناوەکەی بۆ محەممەد عەلی کلای دەگۆڕێت. ساڵی 1942 لە یەکێک لە ویلایەتەکانی ئەمریکا لەدایک بووە. لە تەمەنی 18 ساڵیدا بەشداری یاریەکانی ئۆلۆمپی کردووە و مادالەی ئاڵتوونی بەدەستهێناوە. لە یاریەکانی ئۆلۆمپی ساڵی 1996 شەرەفی داگیرساندنی مۆمی ئەو یاریانەی پێدرا و خەڵاتی ئاڵتوونی پێبەخشرا وەک هێمایەک دژی ڕەگەزپەرستی. ساڵی 1964 مسلمانبوونی خۆی ڕادەگەیەنێت و مسلمانبوونەکەشی لە ناوەندە وەرزشی و جیهانیەکاندا دەنگدانەوەیەکی زۆری هەبوو. لەلایەن ڕێکخراوی جیهانی وەرزشیەوە نازناوی باشترین یاریزانی پێدەبەخشرێت و لە ماوەی ژیانیدا 61 یاری بردوتەوە و تەنها لە 5 یاریدا شکستی هێناوە. ناوبراو 7 کچ و 2 کوڕی هەن. کاتێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەر ئەستێرێکی ناودار کۆچی دوایی بکات، ئەستێرێک لەسەر شەقامێکی دیاریکراو دادەنێن، بەڵام بە کۆچی دوایی محەممەد عەلی کلای وەک ڕێزێک بۆ ناوی پێغەمبەر محەممەد درودی خۆی لەسەر بێت، ئەستێرەکەی محەممەد عەلی کلای لەسەر دیوارێکی ئەو شەقامە دانرا.